هاوڵاتیەک لە هەڵەبجە چەندین ساڵ لەمەوبەر خانوویەک لە حکوومەت دەکڕێت، بەڵام ئێستا حکوومەت داوای گەڕانەوەی خانووەکەی لێ دەکات. ئەمانە ئێستا پێی نازانم بە چ قانونە داوا لە خانوو لە منەکەن. یەک بەڵگە بێنن ماڵی ئەوانە من ئامادەیم تایە بیان دەمێ. حەزەکەی تۆ جەنابیش و وەکو نوێنەرێک من حەزەکەم ئەم ئێستا یەک بەڵگەم بۆ بێنن ئەمە یەک. دووەمیش لوزرەیە تەرخانکەن. خەسەخانەکان فەشەلی هێناوە ناتوانن یەک بنکەی بچکۆلە بکەنەوە ماوەڵتەبێ دانێن دوو مناڵ ئیسفادەی لێ بکە. ئێمە چوینە دەسەرەوە ئەبوو خرێبەکە لەو سەرە خەسخانێکمان بنکێکمان کردوێتەوە زۆر دووری شارە. داواکاری ئەوەی ئەم خەسەخانە دوو دۆنم ئەرزە بۆچی ناچن ئیشیان لەگەڵا بکەن بۆچی ئەنووسێن بە منەوە. من ماڵی خۆمە چونکە من کە وەختێ وەرم گرتووە پێیان وتم وتی ئەمە بە 14,000 دینار خەمڵاندویانە پارەکەی ئەدەی منیش وتم ناتوانم وتیان باشە لەسەر معاشەکە لە ساهشتی معاشەکەم بڕاوە. ئەوە تا بەڵگەکەم پێ لە بەغایە ناومەتەوە بەڵگەکە هیچم نەمابوو توچم لە بەغایە نابێت نە تەسکەرەمان بوو نە جنسێمان بوو هیچمان بە پێی پەتی ڕاماگە بە پێی پەتیاتینەوە.